گرفتەکە ئێمە بەڕاستی نزیکەی 3000 تا 4000 گەنج دەبێت لە کۆمپانیایەکی ئەلکترۆدراوی ئەلکترۆنی بەشدار بووین بە ناوی PGI گروپ کەوا چەند خەڵکێک چەند گەنجێک ئەو کۆمپانیای هینا کوردستان لەسەر جیرفانی ئەو 4000 کەسە دەوڵەمەند بوون. ئێستاژ نزیکەی 6 مانگە هیچ بڕەپارەیەکیان بۆ خەڵک نەناردوێتەوە. جا بۆیە ئەوڕۆ ڕێکاری یاسایی و قانونی دەگرینە بەر دژی ئەو کۆمپانیا و ئەو چەند کەسێکەوە بەڕاستی وەکو تۆپلیدەر لەو کۆمپانیایە ناویان هێنراوە داوای مافعەق و یاسایی خۆمان دەکەین. بۆیە لێرەوە داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کەوا بەڕاستی بەدەمە و کێشەوەدا بێن چونکە کێشەکە زۆر لەوەی گەورەترێکەوە بیری لێ دەکەینەوە. بە هەزارەهان کێشە و تووشی کێشە کۆمەڵایەتی بوون نزیکەی 45 ملیۆن دۆلاری خەڵکی کوردستان چووتە دەرەوەی کوردستان. بۆیە داوا لە دادگای هەولێر و لە سەرۆکی حکوومەت دەکەین کەوا بەڕاستی بێن بەدەم ئەم داواکاریەمانەوە کەوا خەڵکێکی زۆر زەرمەند بوون لەو کۆمپانیایکەوە هیچ ڕێکارێک و مۆڵەتێکی یاسایی نەبوو بەڵام نازان بە چ شێوازێک هاتووە خەڵک و گەنجی هەڵخەڵەتاندووە بە بۆنەی ڕیکلامکردن.